سەر ئەوە پیاوێک هاتە لای هەندێک لە عاریفەکان فەرمووی من هەز بە وەحشەتێ ئەەکەم چێژ وەرناگرم لە عیبادەتەکانم تاعەتەکانم بینی خۆم و خوا عاریفەکەش پێوت فەرمووی ئەوە هۆی گوناهەکانت ئەو وەحشەتەی بۆ دروست کردی وازیان لێ بێنە پەیوەندی لەگەڵ خۆیان دروست کەرەوە اینجا فەرمووی واللهی هیچ وەحشەتێک نییە لە ئینسانە دروست بێ هیچ وەرنەگرتنی چێژێک لە ئینسانە کە دروست بێ ئیلا بەهۆی گوناهەوەی ئینسان بەهۆی گوناهەوە وهەی لێ چێژ لە عەبدەتەکانی وەرناگرێت زۆر کات ئینسانی ئیماندار سبحان الله سەرەتای تەوبەکردنی چێژێکی زۆر گەورە وەرەگری دوای وردە و چێژە نامێنێ وەحشەتێکی بۆ دروستە بێ ئەوە گوناهی وردەیە کۆ بۆتەوە پێویست ئەکا ئینسان بینی خۆی و خوا زۆر ساختکاتەوە هەر بینە بەسەر خۆیان بگەڕێتەوە بزانێ ئەم گوناهانە چین کە کردوونی کامانە ئەو گوناهانەی کەوا کردوونی بەسەریانە بڕواتەوە تەوبەکە خۆی ئەو گوناهی ئەیزانم ئەو گوناهی کە نایزانم کردومە ئەو گوناهی لەوە پێش کردومە ئەو گوناهی لەوە دوای کەم بە ئاشکراکردن بە پەنهان کردم گەورە بوو گوناهەکەم بچوو بوو تەوبە لە هەر هەمووی بکە لعل تەوبەیەک لە تەوبەکانی گیرا ئەبێت و تۆزێک ڕۆشنایی بۆ ئەکرێتەوە دەلاقەیەکی بۆ ئەکرێتەوە کە ئەتوانێت ئەو وەحشەتە ببڕێت و بگاتەوە و نز لەگەڵ خۆیان جەل جەلاله پیاکاتەوە واتە ئێستا ابن قەیم سێشتی بۆ ئێمە باس کرد حرمانی علم حرمانی ڕزق وەحشت لە بینی عەبد و خوایە بەهۆی گوناهەوە هەرسێکیان چوارەمین دانە کە ئیمان بۆمان باسەکات طبعا خاڵەکان زۆرن بە چەندین دەرستەوە نابێ چوارەمین دانەکە بۆمان باسەکە لە دەرسی ئەمڕۆ لە خزمەتیا ئەبین ئەوەیە ئەفەرمێ ئینسان بەهۆی گوناهەوە وەحشەتێکی بۆ دروست ئەبێت لە بینی ئەموو لە بینی عەبدەکانە سبحان الله وەحشەتێک دروست ئەبێت لە بینی خۆی و عەبدەکانە ئەفەرمێ چۆن ئەفەرمێ سبحان الله لە خۆی و منعێکی بۆ دروست ئەبێت ناتوانێت لەگەڵ ئەهلی خەیرا بێت لە خۆی ناتوانێت لەگەڵ موسڵمانان و ئیمانداران نەبێت لە خۆ دوورەکەوێتەوە لێیان نازانێ بۆچی ئەوە سەبەبی گوناهە وای لێ هاتووە کە ئەهلی خەیر ئەم لە خۆیان نزیک ناکەنەوە قڕبی وە دروست نابێت لەوان هەندێک جار ئەبینە پیاو ساڵحان و پیاو چاکان وردە لێی دوورەکەونەوە جەوێک ئەخڵقێ دوور ئەکەوێتەوە لە کۆمەڵی کاری خەیری زۆر گەورە ئەمە هۆکارەکەی بریتە لە گوناه ئینسانی موسڵمانە بێ زۆر ئاگای لێ ئەفەرمێ حتا وەکو ئەو وەحشەتە زیاتر بوو ئەوەندە زیاتر ئەو دوورەکەوێتەوە لە ئیمانداران و محروم ئەبێ لە بەرەکەتی سوود وەرگرتن لە ئەهلی خێر زۆر کات دەبینی گەنجەیە دەڵێ وەڵڵاهی ماوەسە من دەرس و دەور و هەموو شتێکم لە پڕ ئێستا ناتوانم بڕۆم ناتوانم بچم بۆ ئەم دەرس و دەورانم هۆکارەکەی چییە ناتوانم هۆکارەکەی گوناهانێکە کە ڕێی لێگرتووی نەتوانی هەنگاو هەڵبنێ بۆ دەرسەکەت نوێژێکی بەیانی خەبەرت نابێتەوە دڵنیا بکە گوناهێک وای لێ کردووی کەوا سەترێکی لە بینی تۆ ئەو عیبادەتە جوهانا کردووەکەوە خەبەرە نەبێتەوە نەچی بەدەمیەوە بۆیە ئینسانی ئیماندار ئەبێ زۆر ئاگەی لەوە بێ سبحان الله ئەفەرمێ کە گوناهت زۆر کرد لە حیزبی شێطان نزیکەویتەوە لە حیزبی ڕەحمان دوورەکەویتەوە لە ئەهلی دین و وەرع و خواناسی دوورەکەویتەوە لە کۆمەڵی ئەوەندا ئەبڕێی ئەچیتە ناو کۆمەڵی خراپەکارانەوە بۆیە کەسی ئیماندار ئەبێ زۆر بە وریایی ئاگەی لەو وەحشەتە بێ کە دروست ئەبێ لە بینی ئەو لە بینی چوار دەوریە حتى إمام ابن القيم أفرمي والله جاري وهي لقل منالكانتا لقل خزمكانتا لقل رفيق برادركانتا لقل كسن الزيكا كانتا لقل هم أنا وحش الدروسة لبين تو أنا هو كاركي قناها أبيني سبحان الله جاري وهي دائكيك هواري لها لصيه منالكم بيجومناك منالكم لقل ما ريكني هرچی ئەڵم ئەو نایکە ئەو بەعکسی من ئەجوڵێتەوە باوکێک لەگەڵ مناڵەکانی ئولفەتی تێکەچێ ژن و مێردێ لە بینی یەکترە ئولفەتیان تێکەچێ وەحشەت دروست ئەبێ لە یەکتر نابیسن بەرامبەر بە یەکتر هەڵ ئەبەزنەوە هەموو هۆکارەکەی ئەمە گوناهە کە ئینسانی ئیماندار ئەبێ زۆر بە وریایی ئاگەی لە مەسائیلی گوناه بێ بۆ ئەوی ئەو وەحشەتەی بۆ دروست نەبێ لە بینی ئەموو عەبدەکانی خۆی